تەواوی لە ناو خێزانە دەنگەندەنگی لەلایەن دایک و باوکانی بەڕێز لەلایەن مناڵەوە لەلایەن کەسوکاریەوە گەورەترین زەرەر لەم قوتابیە کە کاتێکی زۆر هەستیارە بۆ ئەو لەبەرەوە کەشوهەوایەکی ئارام بۆ ئەم قوتابیە زۆر زەرورە وە قوتابی خۆشی کاتێک کە ئەزانە کەشوهەوایەکی ئارامی هەیە لە ماڵۆ دەبێت ئەم هەلە بخۆزێتەوە بۆ خۆی و سەعێکی باشی تێدا بکات و ئەم فترەیە واز بێنێ لە مۆبایل و چات و ئەم شتانە. دایک و باوکان بەڕاستێ بێ زۆر یعنی هەوڵ لەگەڵ کوڕ و کچەکانی خۆیان بدەن کەوا سەرکەوتوو بن کەوا بخوێنن کەوا دەربچن. مامۆستاکانیش ئەوانەی یعنی مامۆستای هەموو مەکتەبێک ئەبێ یعنی مامۆستایەکان ئەبێت هەوڵ لەگەڵ قوتابیەکان بدەن هەوڵیان لەگە بدەن بە شێوەیەکی ئاسان فێریان بکەن نەوەک لیان قورس بکەن و ئەوانیش نەتوانن بخوێنن یاخود نەتوانن دەربچن. هیوادارین هەموو لایەک سەرکەوتوو بێ ئینشاءڵڵا. من کە پێشمەرگەم لە جەبهەکانم لە سنووری خازر کە ئەو هەفتانەی هەفتە بە هەفتەم کە ئەو هەفتەیە کە تێمەوە چاودێری مناڵەکانم بکەم بە پێی پێویست. ئەو هەفتەیش کە لە دەوامم دایکە مراعاتیان نەکردن و چاودێری مناڵەکان بکەن هەتا دەگەڕێمەوە لە بەرەکانی جەنگ. مامۆستا ئەرکی ئەوەیە کە چاودێری مناڵ بکە و دەست بە مناڵ بڕێ بەرە شێوازێکی زۆر باش. تەلەبێش ئەبێت گوێڕایاری مامۆستا بکە و فەرمایشەکانی جێبەجێ بکات. Thank you.